ئەگەرچی تا ئێستا ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکانی ئێران ڕانەگەێنراوە، بەڵام هەردوو لایەنی ڕیفۆرمخواز و محافزکار خۆیان بە براوە دادەنێن و لایەنی بەرامبەریشیان بە دۆڕاو. بە پێی ئەنجامە بەراییەکان، تاران بۆ ڕیفۆرمخوازەکانە و زۆربەی پارێزگاکانی دیکەش بۆ محافزکارەکانە. لە تاران، ڕیفۆرمخوازەکان تا ئێستا هەر 30 کورسیەکەی پەرلەمانیان بۆ خۆیان مسۆگەر کردووە. لە کۆی 290 کورسی پەرلەمان تا ئێستا چارەنووسی 209 کورسی یەکلابۆتەوە. ڕەوتی محافزکار تا ئێستا 98 کورسی مسۆگەر کردووە و ڕەوتی ڕیفۆرمخواز و میانڕەویش 78 کورسی، هەرچی بێلایەنەکانیشە 33 کورسیان بەدەستێناوە. بەگشتی جگە لە تاران نەبێت ئەنجامەکان لە بەرژەوەندی محافزکارەکانە، بەڵام ڕێژەی کورسی محافزکارەکان بەو ڕێژە بەرچاوەنیە کە بتوانن لە پەرلەمانی داهاتوودا هاوکێشەکان لە بەرژەوەندی خۆیاندا یەکلا بکەنەوە، بەتایبەت کە کەسایەتیە دیارەکانی محافزکارەکان نەیانتوانیوە بگەنە پەرلەمان. بەپێی بۆچوونی بەشێک لە چاودێرانی ئێرانی، پەرلەمانی داهاتوو یەکەم خولی پەرلەمان دەبێت کە بێلایەنەکان بتوانن تیایدا ڕۆڵی یەکلاکەرەوە ببینن. بێلایەنەکان لەم خولەدا ڕێژەیەکی بەرچاوی کورسیەکانیان بەدەستێناوە. پێشبینی دەکرێت بێلایەنەکان بە سەرۆکایەتی عەلی لاریجانی، سەرۆکی ئێستای پەرلەمان، فراکسیۆنێکی تایبەت بە خۆیان پێک بهێنن و تەنانەت لاریجانی شانسی ئەوەی هەیە جارێکی دیکە وەک سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرێتەوە. بەڵام ئەوەی ڕیفۆرمخوازەکانی نیگەران کردووە بەشێکی بەرچاوی بێلایەنەکان لە محافزکارەکانەوە نزیکن و تەنها لە هەندێک ڕۆوە ئامادەن پشتگیری لە حکوومەتەکەی ڕۆحانی بکەن. سەبارەت بە ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی شارەزایانیش، هاوشێوەی هەڵبژاردنەکانی پەرلەمان، محافزکارەکان لە تاران شکستی گەورەیان هێنا و زۆربەی کەسایەتیە دیارەکانی ئەو باڵە نەیانتوانی سەرکەوتن بەدەست بهێنن و لە کۆی 16 کورسی تاران تەنها کورسیەکیان مسۆگەر کردووە. بەڵام محافزکارەکان لەسەر ئاستی ئێراندا جارێکی دیکە زۆرینەی کورسیەکانی ئەنجومەنی شارەزایانیان مسۆگەر کردوێتەوە. هەرچەندە جگە لە تاران نەبێ، لە هەموو پارێزگاکانی دیکە ڕێگە بە کاندیدی ڕیفۆرمخوازەکان نەدرابوو بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی شارەزایاندا. لە پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەنجامەکان زیاتر لە بەرژەوەندی محافزکارەکان و بێلایەنەکان تەواو بووە. لە پارێزگای کرماشان لە کۆی 8 کورسی، محافزکارەکان چارەنووسی 6 کورسیان لە بەرژەوەندی خۆیان یەکلا کردوێتەوە و چارەنووسی 2 کورسیەکەی دیکەش کەوتووەتە قۆناغی دووەمی هەڵبژاردنەوە. لە پارێزگای سنە کاندیدە بێلایەنەکان سەرکەوتنیان بەدەستێناوە. لە کۆی 6 کورسی کاندیدە بێلایەنەکان 4 کورسیان بەدەستێناوە، چارەنووسی 2 کورسیەکەی دیکەش کەوتووەتە قۆناغی دووەمەوە. لە پارێزگای ئیلام چارەنووسی هەر 3 کورسیەکە کەوتووەتە قۆناغی دووەم. لە پارێزگای ورمێ تا ئێستا لە کۆی 12 کورسی چارەنووسی 6 کورسی یەکلابۆتەوە. محافزکارەکان و ڕیفۆرمخوازەکان و بێلایەنەکان هەر کامیان 2 کورسیان بۆ خۆیان مسۆگەر کردووە و چارەنووسی 6 کورسیەکەی دیکەش کەوتووەتە قۆناغی دووەم. لەو 6 کورسیەی پارێزگای ورمێ کە یەکلایی بۆتەوە، کاندیدە کوردەکان 4 کورسیان بردووەتەوە و تورکەکانیش 2 کورسی. لە بازنەی شاری ورمێ کە 3 کورسی هەیە، تەنها چارەنووسی کورسیەک لە بەرژەوەندی کاندیدێکی تورک یەکلا بۆتەوە و بۆ 2 کورسیەکەی دیکەی ئەو بازنەیە 2 کورد و 2 تورک کەوتونەتە قۆناغی دووەم. لە بازنەکانی مەهاباد و بۆکان و سەردەشت و پیرانشار کاندیدە کوردەکان دەرچوون و لە بازنەی نەغەدە و شنۆ سەرکەوتنی کاندیدی کورد بەسەر کاندیدی تورکەکاندا کاردانەوەی تورکەکانی لێ کەوتوەتەوە و دوای ڕاگەیاندنی سەرکەوتنی کاندیدە کوردەکە، تورکەکان لە دژی ئەنجامی هەڵبژاردنەکە خۆپیشاندانیان ئەنجام دەیە.